ئەم ڕۆژانە گوێمان لە بۆڵەبۆ و دەنگی ناڕازی زۆرە بێ ئیتر لە نەماڵەکی خۆمانە بێ یاخۆ لەسەر شەقا مجادەکان بێ یاخۆ لە تیڤی و سۆشیال میدیاکانەوە خۆپیشاندان و دەنگی ناڕازی زۆرێک لە خەڵکی و تاکەکانی کۆمەلگە ببینین بەبزانین ئەم کاریگەریە دەرونیە نەرێنیانە چیە لەسەر تاکەکانی کۆمەلگا و هۆکاری ناڕازی بوون بۆچی دەگەڕێتەوە میوانداری بەڕێز محەممەد وەلیمان کرۆ چاسەرکاری دەرونی کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە مامۆستا محەممەد سڵای خوارد لێ بووم کاتت باش دەستپێک بە بۆ پرسیارە دەست پێ بکەم کە هۆکاری ناڕازی بوون بۆچی دەگەڕێتەوە بە دیاریکراویش ئەگەر لەسەر ئاستی گشتی بێت واتە هەندێک ناڕازی بوون هەیە زۆربەی تاکەکانی کۆمەلگا لەسەری کۆکن. سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم کاتتان باش سڵاو لە بینەرانتان هیوادارم هەمولایەکتان ئاسوودە و بەختەوەر بن. سەبارەت بە ناڕازی بوون یاخود ئەو فشارانەی کە بۆ تاکەکانی کۆمەلگا دروستە بێ لە ئەنجامی کۆمەڵێک ڕووداوەوە کە ڕوودەدەن ئەمانە وڵامدانەوەی ناخی مرۆڤن بۆ ڕووداوانەی کە لە دەوروبەریدا ڕوودەدەن و دوجارش کاریگەری چی لە ڕووی جەستەیی یا لە ڕووی دەرونیەوە بۆی دروستە بێ و مرۆڤ بۆەوەی بتوانێت جۆرێک لە خۆگونجان کا لەگەڵ ئەو فشارانەی کە بۆی هاتووە هەڵەسێت بە دەربڕینی کۆمەڵێک بیرکردنەوە و لە ئەنجامدا گۆڕانکاری لە هەستەکانیا و لە ڕەفتاریە دروستە بێ ئەمەش لە پێناوی خۆگونجاندن و مانەوەی یاخود ئەوە تا هەندێک جار ئەم جۆرە ناڕەزایانەی کە دەیکات بۆ خۆڕزگارکردنە لەو فشارەی کە هەیە و هەندێک لە ڕێگەی ڕەفتار پێکردنەوە دەریە بڕێ و هەندێک لە ڕێگەی هەستەکانیەوە و هەندێک کەسیش هەیە لە ڕێگەی جۆرێک لە ڕاوێشکردن لەگەڵ خەڵکانێکی تێدا هەڵەسن بە دەربڕینی ئەو بیرکردنەوەوانە یاخود ئەو هەستانەی کە لە ناخی کەسەکەدا هەیە ئەمەش کۆمەڵێک هۆکار هەن کە کاریگەریان لەسەرم کەسە دروست کردووە ئەکرێ هۆکاری پیشەیی بێت کەسێک لە شوێندێکدا کار بکە ئەکرێ هۆکاری کۆمەڵایەتی بێ ئەکرێ هۆکاری ئابووری بێ ئەکرێ هۆکاری سیاسی بێ و چەندین هۆکارگەلی تر هەن کە کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەلگا دروست دەکەن بۆ ئەوەی کە جۆرێک لە ناڕازی بوون بەوەی کە ناتوانێت پێداویستیەکانی خۆی پڕکاتەوە یاخود ئەوە تا بربەستێک دروست بووە لە بەردەم حەز و ئارزوەکانیە و مرۆڤیش ئاڵۆزە و هەر کەسێک بە جۆرەی کە میزاجی دەخوازێت یاخود خۆی بیری لێ دەکاتەوە لەگەڵ بیرکردنەوەکەیدا دەوێت بیگونجێنێت هەڵەسێ بە و داواکاریانەی کە لە کۆمەلگاکەیدا یاخود لە چوادەوریدایە. باشە ماوەستا محەممەد کاتێک مرۆڤێک لە ژینگەیە کاژی پڕێتی لە ناڕازیەوەتە بەدەستی خۆی نییە کە ناڕازیەوە بارەدۆخەکە وای کردووە ئەم ناڕازی بێ لەم ناڕازی بوونە ژیانەی لە ڕووی دەرونیەوە یان ئەمە چ کاریگەریەکی لەسرە بێ کە دەرونیان چی لێ دێت ئەکرێ مەسەلەن تووشی چی بێت دەرونی مرۆڤێک لە ژیانێکی ناڕازی بوونە چی لێ بەسەر دێت حتما ئەگەر یعنی تحدید باسی کۆمەلگای کوردی خۆمان بکەین بە حکمەوەی کە ئێمە مێژووکی درودرێژمان لە نەهامەتی زەبر و زەنگ هەیە بەوەی کە تاکەکانی کۆمەلگا هەمیشە چاوسێنراونەتەوە و ئەگە تەماشا بکەین ئەو دەسەڵاتدارانی کە لە دێر زمانەوە هەبوونە و هەمویان جۆرێک لە تۆقین و ترس و دڵڕاوچیان بۆ ئەندامانی کۆمەلگا دروست کردووە هەمیشە مرۆڤ لەوەیە بووە کە ژیانی کەوتۆتە مەترسیەوە کیانی کەسایەتی کەوتۆتە مەترسیەوە و بە جۆرێک وا بیرکرێت دەست بە کڵاوی خۆی بگرێت و علاقی بە هیچ کەسێکەوە نەبێ ئەمانە دوجار وای لێ کردووە کە مرۆڤ بەردەوام جۆرێک لە دڵڕاوچی هەبێت لە ناو کۆمەلگادا و هەوڵیاوە تەنها ئەوەی کە سەرەتاییترین شتن بۆ خۆی دابینی بکات ئەمانە بە دێر زمانەوە هاتوون لەگەڵ تاکی کۆمەلگای کوردیە ئەگەر تەماشا بکەین ئێمە لە ئەوەی کە من بەبیرم دێ لە ساڵەکانی هەشتاکان و مەسلەی وەکو ئێستا لە شاری هەڵەبجە کە هەشتاکان چمیاباران بووە ئەنفال بووە و دوجار کۆڕە و هەبووە ڕاپەڕین ڕوویاوە و شەڕی ناوخۆ هەبووە و دوجار اقتصادی ئابووری هەبووە و دوجار ململانیە سیاسیانی کە لە ناوچەکەدا بوونیە بۆ هەتا ئاگاتە ئێستاش کە تاکەکانی کۆمەلگا بە دەست کۆمەڵێک گیر و گرفتەوە دەناڵێنن بە تایبەتی ترینیان
مەسەلەی فشاری ئابوووریە و ئەو ململانیە سیاسیە کە لە ئەنجامی ئەوەوە دروست بووە مرۆ تاکانی کۆمەلگا جۆرێک قەیرانیان بۆ دروست بووە و دوجار کە دەخەون بەیانێنە ناو دێنە ناو بازارەوە میزاجیان تەواو نییە مودیان تەواو نییە و جۆرێک لە پێگەڵدان بە یەکتریدا دەبین ئەو ڕووداوە گەلانی کە لەمانەیە ئەیان بینی لە کەناڵەکانی بەڕێستان و کەناڵەکانی ترەوە دەرئەنجامی ئەو یەکتر قوبوڵ نەکردنەوە و تێکچوونی میزاج و بیرکردنەوانەیە کە مرۆڤ نادەبات بۆ ئەو ڕووداوگەلانەی کە لە ئێستادا ڕوودەدا ئەو بۆڵەبۆڵکردن و سکاڵایەنە هەمووی دەبێت هۆی گۆڕانکاری هۆرمۆنی لە مرۆڤدا و دوجار گۆڕانکاری هۆرمۆنیە سترێسیەکان ئەوانەی کە فشار بۆ مرۆڤ دروستەکەن مرۆڤ تووشی گەلێک قەیرانی جەستەی دەرونیە کات ئەگەری هەیە تووشی خەمۆکی بکات لە ڕاوچەی بکات تووشی بەرزەپەستانی خوێنی بکات ئەمانە هەمووی دوجار کاریگەری لەسەر پرۆسەی سۆڕی خوێنە بێت دڵ ئەبێت هەرسکردن ئەبێ یان کۆی گشتی دەتوانم بڵم کاریگەریەکی گەورەی لەسەر کەسەکە بچێت دێڵێ کەواتە لێرەدا و پرسیارەت دێتە پێش کە هەر بەڕاستی دەبێت ناڕزایەتی دەرببڕێ زۆر جاربینی وانە کەسانێک هەن بێدەنگی هەڵەبژێرن هەموو بارودۆخەکە کەسانێکیشمان هەن هەمیشە ناڕزایەتی دەرەبڕن ناسەکانیش پێمانەڵێن زۆر جار هێشتنەوە و بێدەنگ بوون لە ئاز هەنێشتا ڕەنگە کاریگەری نەرێنی هەبێ لە سەرمان بۆ چوونی بەڕێستان سەبارەت بەمە چییە؟ ئێمە دەتوانێمەیان چەندین پۆلێن هەیە بۆ مەسەلەی ناڕەزایی بوونیان فشار ئەوەیە کە هەندێک فشارمان هەن نەرێنین یعنی ئەمانە کاریگەری لەسەر کەسەکە دروستەکەن وەکو ئەو دەرەنجامانی کە باسم لێوەگر و هەندێک هەن ئەرێنین ینی ئەمانە باشن ینی یارمەتی دەرن بۆ مرۆڤ بتوانێت هەنگاوێک بچێتە پێشترەوە و بتوانێت داواکاریەکانی بکەوە مافەکانی خۆی بەدەستبێنێت ناچارە لەو ڕێگەیەوە بتوانێت پێداویستیەکانی خۆی پڕ بکاتەوە ئەمەش هەندێک جار ئەگەر هاتو ئەم شارە فشارێکی کەسی بوو و ئەگەری هەیە کاریگەری زیاتر لەسەر کەسێکەوە ئەگەر هاتو ئەم شارە فشارێکی جەمعی بوو دەستە کۆمەڵی بوو دەستە جەمعی بوو ئەمە کەمتر کاریگەری لەسەر کەسەکە دروستەکات وەکەوەی کە ئێستا دەیبینین ڕاستە کە ئەگەر بین تەماشا بکەین تاک بەتاکی ئەوانەی کە هەیە ئەگەر لە ڕووی نەپێنەدانی موچەوە یاخود ئەوە تا لە ڕووی نەبوونی کارەبان نەبوونی ئاو بەپێ ئەو ناوچانەی کاریەکە و جۆرێک لە گرفتەکانی هەیە بەس دوجا سیرەکات خەڵکانێکی تریشان هەمان شێوە ئەو گرفتانیانێ ئەمە کەمتر کاریگەرێکە لەسەر کەسەکان دروستەکە بەڵامانەوە نییە کە ئەم کەسێ ناکەوتە ژێر بارودۆخێکی ناهەمواری دەرونیەوە بەڵکو بەڵێ دەکەوێت بەڵام یارمەتی دەرێکی باشە بۆەوەی کە دەبینی خەڵکانێکی تریش هەن کۆی گشتی ئەو ناڕەحەتیانیان هەیە ئەبێتە یارمەتی دەرێک بۆی بتوانێت خۆی بگونجێنێک لەگەڵ ئەو جۆرە پشارانەیە کە بۆی دێەوە ناچاریشە و هەندێک جار هەن لە دەسەڵاتی ئەو دانیە ئەو گۆڕانکاریانە ڕووبدات ناچارە وەکو ڕەزامەند بوونیە چکم یەمەک لە پرۆسەکانی ئەوانەی کە ئێمە هاوکاری خەڵکین لە مەسلەی فشاربوونە یەکێک لەو ڕێگەیانی کە بەکاری دێنین مەسلەی ئەوەیە کە ئەگەر تۆ نتوانی هەموو فشارەکان لابێ دەتوانین بەشێکیان لێکم بکەیتە یان ئەوە تا گەر بتانی بیان گۆڕی و نتوانیش گۆڕانکاری تیادا بکەیت دەتوانانی ئەکسێت بکەی ینی ڕەزامەند بوون بەو ناچاری ینی خۆ تەسلیمی دەستی ئەو جۆرە فشارێ بکەیت و ئەمەش ئەگەری بەڵێ دروستبوونی گرفتی هەم دەرونی و هەم جەستەی بۆ کەسەکە دروستەکە مامۆستا ئەو پۆلێنانەی کردت بۆەوەی کە کەسێک بێت و لە ناڕازی بوو نابژی دەرونی چی لێ بەسەر بێت تەنانەت لە ڕووی تەندروستی شەوە کاریگەی لەسەر بێت کەواتە ئەگەر بێت و کەسێک بەم شێوەیە تەندروستی تێک بچێ یاخود سۆر تەنانەت سۆڕی خوێنی لێدانی دڵی ئەو بارودۆخە ژیانەی کە دەرونەکەی وای لێ کردووە توانین بڵێن بەردەوام بوون لەو حاڵەتە مرۆڤ یاخود کۆمەلگا بچە ئاقارێگە بە ئەو مەترسیانە چین ڕوو لە کۆمەلگاکەن ئەکرێ بڵێن کوشتن زیاد بێ شەڕ زیاد بێ نەعەدالەتی زیاد بێ لەبەرەوەی کە مرۆڤەکان یان بەشێکی زۆری کۆمەلگا دەرونی ئارام نیە نازانێت چییە کە ڕەنگە پێی وایە شتێکی باشەکە و لە کاتێکی شا لە دەسەڵاتی خۆیان نەبێ و دەرونی تێکچوو مرۆڤ پاڵنەری هەیە بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستیانەی کە پێویستی پێێتی و یاخود ئەوە تا داواکاریەک لەلایەن کەسەکەەوە بۆ ئەو پێداویستیانەیە کە ئەوێت داوای بکات دوجار ئەگەر ئەمانە بربەستیان بۆ دروستکرا و نەتواندرا ئەو حەز و ئارزوانەی یاخود ئەو پێداویستیانەی کە گرنگن بۆ ژیانکردن و هەڵکردنی ژیانکردن
بربەستی بۆ دروستکرا و کاتە تووشی جۆرێک لە هەڵچوونە بێت هەمیشە پاڵنەرەکان هەڵچوون بە دوای خۆیانێن ئەگەر هاتو ئەم جۆرە هەڵچوونانە بەدەر لەوەی کە هەندێک پاڵنەر هەن هەڵچوونی خۆشی بە دوای خۆیان دێنێن بەڵام هەندێک لەو پاڵنەرانەی کەوت وەکوتم بربەسییان بە دروستکە هەڵچوونێک بە دوای خۆیان دێنن کە ئەم هەڵچوونانە ئەگەری هەیە تووڕەبوون بێ و ئەگەری هەیە وای لێ بکات کە کۆمەڵێک گۆڕانکاری وەکو بە ڕێزش هەم ئاماژەت پێدا کە لە ڕووی جەستەیەوە و لە ڕووی دەرونیەوە بۆ کەسەکە دروست ببێت ئەگەر هاتو ئەم هەڵچوونانە بەردەوامیان هەبوو لە لای کەسەکە ئەمە ئەگەری هەیە ینی بێوێت جۆرێک لە خۆخاڵیکردنەوە بکات چون هەمیشە بیرکردنەوەکانی بە جۆرێک داخراون یان یارمەچی کەسەکە نادەن تەنها دێت یەک دەواازە دەبینێتەوە بۆ خۆ ڕزگارکردن لەوە و هەندێک جاریش بەداخەوە خەڵکانێکەکەن جۆرێک لە دیفێز میکانیزمێک ینی بەرگریەکی دەرونی هەڵە بەکارێنن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو جۆرە فشارانەدا یاخو زۆرجار دەبینی کاردانەوەکانیان یان ئەو کارانی کە ئەنجامێدەن هەڵەن وەکو نمونانەی کە ڕوودەدەن ئێستا لە کۆمەلگای ئێمەدا لە ئەنجامی ئەوەی کە پەنجەرەی لێبوردەییان بچووک بووەتەوە و نەتوانین بۆ کۆنتترۆلکردن بەسەر بیرکردنەوەکانیانە و دوجاریش مرۆڤ کە پێکاتەیەکە لەو سێ ڕەهەندەیە ینی بیرکردنەوەیە هەستە ڕەفتارە کە تۆ بیرکردنەوەکانت تێکچوو هەستەکانی تێکەچێت هەستەکانی تێکچوو حتمما کاریگەری لەسەر مەسەلێ ڕەفتارەکانێکە ئەو دەرەنجامی لێ دەکەوێتەوە کە ئێستا بەداخەوە لە هەندێک ناوچەکانی خۆمانە بەدیانەکە کاتێک کەسێک ناڕزایەتیەک دەربۆ بڕێ یاخود جۆرێک لە هەستێکی نەرێری هەبێت بێگومان ئەمە گوازێتەوە بۆ کەسانی دەوروبەریشی بۆ ژینگەی کە تایەتی کاتە توانین بڵین ڕێگایەک هەیە بۆ ئەوی کە ئێمە ناڕزایەتیەکانمان بە شێوازێکی دروست دەربۆ بڕین زۆر جار کەسانێکمان بینیوە هەستێکی تووڕێی هەیە دنیا وێرانەکە بەخۆیەوە حتمما مەسلەی ئەوەی کە پەروەردەیە لێرە ڕۆڵێکی ئەساسیە گێڕێت لە بنیادنانی کەسایەتی کەسەکاندا هەر لە تەمەنی قۆناغی با بڵێن منداڵیەوە و مێر منداڵیەوە دوجار کامڵبوون بەوەی کە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ژیاندا بکات. هۆکارگەلێکی زۆر هەن کە کاریگەری لەسەر دایک و باوکەکان و خێزانەکان دروستەکات بۆ ئەوەی کە جۆرێک لە شپرزەییان بۆ دروست ببێ ئەوان خوان گیرۆدەی کۆمەڵێک گرفتن و ناپەرژێنە سەر ئەوەی کە بتوانم نەوەکانیشان لەسەر بنەمایەکی دروست و پەروەردە بکەن و دوجاری ئەوانش بارگاویەکەن بە خۆیانەوە یعنی ئەو ناڕەحەتیانەی کە دایک و باوکێک بۆی دروستە بێ کە ناتوانێت پێداویستیەکان بۆ منداڵەکەی پڕ بکاتەوە و ناتوانێت و ئەمڕۆژ دنیایەکی جیاواز هاتوۆتەکایەوە یان جیهانگیریەک و بوونی ئەو هەموو تەکنۆلۆژیایە و ڕاپێنەگەشتن بۆ پڕکردنەوەی ئەو هەموو پێداویستیە کەمالیەتیانەی کە لە دنیادا هەن هۆکارێکن بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین جۆرێک لە پۆلەنسازی بکەین لەوەی کە پێداویستیەکان چین بۆ کەسەکان بۆ منداڵەکانمان پڕکەینەوە دوجار ئەوانیش کەونە ژێر ئەو ناڕەحەتی و یان جۆرێک لە بارگاوی دەبن بە ئێمەوە و وایان لێ دەکات کە ئەوانیش با بڵێن ناڕەحەتیان بۆ دروست ببێ ئەمە مەسلەی پەروەردەکردن زۆر گرنگە لە ناو خێزانەکانە و لە ناو دام و دەستگا پەروەردەیەکانە و لە ناو یان بەرپرسیارەتێکی گەورە کەوتە سەر ئەرچی حکوومەت لە ڕووی مەسلەی دابینکردنی پەروەردەی دروستەوە بۆ ئەوی مرۆڤەکان هەم ئاسوودەیی دەرونی بەدەستبێنن و هەم بتوانن چۆن مامەڵە لەگەڵ ژیاندا بکەن بۆی بەختەوەر بژین کە پێداویستەکانیان پڕ ببێتەوە کە پڕ نەبووە حتمما کاریگەری لە بۆ دەوروبەریان دروستە بێ وەکو باسم کرد ئەگەر کەسێک لە ماڵەوە هەمیشە سکاڵا بکات حتمما منداڵەکەیشی بە هەمان شێوە جۆرێک لە سکاڵای بۆ دروستە بێ و دوجار ئەمە پەلاوێژێ بۆ ناو کۆمەلگا و ئەبینین ینی بەردەوام لە دایرەکانە خەڵکان تووڕەن لە ناو بازارە خەڵکان تووڕەن لە سایە شۆفێریکردنا خەڵکان تووڕەن لە ناو دەستگا پەروەردەیەکانە کە ئیشی پەروەردەکردنە ئەبینین لەوێش گرفت دروست بووە ینی ئەبینین لەوێ پێکدادان هەیە لە نێوان کەسی پەروەردکار و ئەوەی کە پەروەردە وەرەگرێ ئەمانە هەر هەمووی سەرنجام بووەوە گەڕێتەوە کە لە ڕیشە پەروەردەیەکەیەوە کە ئێمە نەمانتوانیەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە فشارانەیە بکەین و جۆرێک لەوەی کە
پێیان بڵین چۆن بەرگە بگرن لە کاتە سەختەکاندا و چۆن بتوانن ئەگەر کاتێکە ناڕەحەتیشان بۆ دروستە بێ بتوانن کە چۆن بتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو جۆرە ناڕەحەتیانەیە کە مرۆڤ وەکوتم هەندێک هەن خودین یعنی خۆمان بۆ خۆمان دروستمان کردو هەندێکن لە دەسەڵاتی ئێمەیانە لە دەرەوە بۆمان دێت کە ئەوە کاردانەوەی ئێمەیە بۆ ئەوەی وەکەوەی بینی کە ئێستا لە کۆمەلگای ڕووەدا ئێمە دەسەڵاتمانە ینی بتوانین ئەو گۆڕانکاریە گەورانەیە ڕووبین چکمە پێویستی بە گۆڕانکاریێکی زۆر گەورەیە لەسەر ئاستی دەستە جەمعیکی گەورە بۆی بتوانانی ئەو گۆڕانکاریانە ڕووباتا مرۆڤ بتوانێت کەمێک لەو فشارانی کەم کاتەوە. مامۆستا گەربازنەکە بچکۆلانەکەینەوە لە نێو خێزانەکان یاخود زۆر جار چەند هاوڕەیەک پێکەوە دەچنە دەرەوە بۆ گەشتێکە سەیرانێکە دانیشتێکە دەبینین زۆر جار دانەیەک یاندوانیان ناڕازین لە خواردنەکە لە گەشتەکە لە جۆری ڕۆشنەکە لە هەموو شتێک یا لە ماڵە یەکێک لە مناڵەکان دایم ڕەخنا ئامێزە دای قسەی توندا بە جۆرێک ڕەنگە دەرونی تەواوی خێزانەکەش نائارام بکات ئەمانە چۆن چارەسەر بکەین؟ حتما مرۆڤ ئالۆزە بەڕاستی ینی ئەو داواکاریانی کە هەیە هەریەکە و تایبەتمەندی خۆی هەیە و هەر مرۆڤێک سیفەتێکی تایبەت بە خۆی هەیە و ئەو حەز و ئارەزوانی کە هەیەی ئەگە تەنانەت جمکێکیش بن لە ناو خانەوادەیەکە بینین هەندێک جار جیاوازیان هەیە لە بیرکردنەوەیانە وەکۆی بەڕێزت کرد تەنانەت لە خواردنیانە ئەکرێت لە پۆشاکیانە جیاوازیان هەیە. و زۆر جار ئەکەوینە بەر ئەو گرفتانەی کە لە ناو خێزانەکە ئەبینین چەندەندامێکی خێزان هەرێکە بە جۆرێک بیرەکات و ئەمانە ڕاستە لە ژێریەک سەقفان و ڕاستە ئەکرێت ئەو پەروەردەی کە باوکێک ئەکرێ بە کوڕەکەی بدا بە کچەکەی بدایان بە هەمان کوڕ و کچەکەی تریان ئەگەر هەیان بێ بیداتەوە بەڵام دوجار دەرەوەش کاریگەری هەیە چونکە ئێمە بێ ئەومان لە یاد بێ ژینگەش ڕۆڵێکی ئەساسیە گێڕێت لە بنیادنانی کەسایەتی مرۆڤەکان و ئەمانە کۆمەڵێک زانیاری وەرەگرن لە دەرەوە و ئەمان دەیانەوێت لەگەڵ حەز و ئارزۆکانی خۆیانە بیگونجێنن ئەمە دوجار کە دێنەوە ناو خانەوادەکان ئەبینین ئەمە لەگەڵ خانەوادەکەی یەک ناگرێتەوە بۆ تووشی جۆرێک لە پێکدادانە بن لە ناو خێزانەکانە بۆ چی بکەین بۆ ئەوەی کە ئەمە ڕوونەدات مهمترین شت مەسلەی قەناعەت پێکردنە یعنی ئەم خێزانە لە دەستپێکی دروستکردنی کەسایەتی بۆ منداڵەکانیان دەبێت شێوازی ژیانکردنیان فێر بکەن و تیان بگەێنن کە چۆن هەڵبکەن لەگەڵ ئەو ناڕەحەتیانەی کە بربەستیان بۆ دروست بوو و لەگەڵ پێگەشتنی تەمەنەکەیانە ینی تەمەنی منداڵێکە کاتە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ بەپێی ئەو گۆڕانکاریە تەمەنیە بتوانێت گۆڕانکاریەکانی دەرەوەیش ینی یارمەتی دەربێ بۆ ئەو منداڵەیە تا بتوانێت جۆرێک لە خۆگونجان دروست بێت تا دوجار بۆ جۆرە بیر نکاتەوە کە ئەبێ هەموو شتێکی بۆ دابیم کردەوە بێ هەموو شتێک بۆ ئەو ببێ و تێبگەێنرێت کە لەکوێدا پێداویستیەکانی پێویستە پڕ بکاتەوە و لەکوێدا داواکارەکانی پێویستە داوا بکات و بەپێی ئەو بیرکردنەوەی کە هەیەی و پێ ئەو فێربوونەی کە فێر کراوە لەلایەن خانەوادەکانەوە. کاتە بە ئەمە بکەم بە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان دوجار ئێمە هەر تاکێکمان بەرپرسیارین لە گەشەکردن بە خۆمان لە ئەوەی کە بیرکردنەوەکانمان بگۆڕین هەڵ بۆ باشتر بوون ببین دەکرێت لەناو هەموو ئەم ڕەشبینیە گەشتبینێک دۆزینەوە یاخود جۆرێک لە جۆرەکان ئەرێنی بین و بتوانین کۆنتترۆڵی خۆمان بکەین تا ڕادێک. خۆی نەبینێ بتوانێت سەر هەڵبڕێت داهاتوش ببینێت لە ناو بازنێکی گەورەی سپیدا کە خاڵێکی تەنها ڕەش نابێ ببینێ و ئەو چواردەورەی خاڵی ڕەشە سپیایی هەیە مرۆڤ دەبێت تێڕوانینی تەنها لە یەک لایەنەوە نەبێت دەبێت لە لایەنەکانی تریشەوە بڕوانێت هەندێک جار ئەو بۆڵەبۆڵکردنە و فشارەی کە بۆی دێت ئەو لە یەک دیوە تەماشای ئەو بابەتەی کردو ئەکرێت لە دیوێکی ترەوە جوانتر باشتر بتوانێت ئەو دیمەنە ببینێەوە کەمتر فشارەکانی بۆ دروست ببێت و دوجار مرۆڤ لە ڕێگەی کۆمەڵێک هۆکارەوە کە یارمەتی دەرن بۆ جۆرێک لەو خاڵیکردنەوەی کەمانە هۆکاری کەسین دەتوانێت بیانگرێتە بەر بۆ خۆخاڵیکردنەوە لەو فشارانەی کە
هەیەی تەنینی کێشەکان بچووکردنەوەی کێشە گەورەکان بۆ بازنی بچوک بچوک و دوجار ئیشکردن لەسەریان ئەوەی کە دەتوانێت لە چەندین فشارکە بۆی دروستە بێ لە چەندین ناڕزایی کە بۆی دروستە بێ ئەوەی لە دەسەڵاتیدایە بتوانێت گۆڕانکاری تیادا بکە هیچ نەبێ هەندێکیان کەم بکاتەوە ئەمە تەنها لە پێناویمانەوەی لە ژیانکردندا مهمترین دەستکەوت مرۆڤ کە هەیبێ لە ژیانە بەهاترین شت کە مرۆڤ لە ژیاندا هەیبێت ئەوەیە کە ئێستا بەخۆی بڵێ من دەژیم بوونم هەیە لە ژیاندا ئەوە گەورەترین سەروەتە کە مرۆڤ هەیبێ ڕاستە بەو ناڕەحەتیانەی کە هەیەی ڕاستە ئەو نەهامەتیانەی کە هەیەی مرۆڤ دەبێ وا بیرکاتەوە کامیشە لە ناو تونێلێکدایە و دەتوانێت و تونێلە تێپەڕێنێ ڕاستی ئێستا بە جۆرێک تاریکایی دەبینێت دڵنیا بە ڕۆژێک هەردێ خۆر هەڵدێت ئەمانە ڕاستە دەپرسن لەواچێت ئەی خۆ ئەمە من کە پیر بووم کە هیچ حەز و ئارزوێکم نەدا نەما چی لەولایەنم بکەم دیارە کە ئەمە بیرکردنەوەی ئەو جۆرە کەسانی وایە جاروا هەیە لە تەمەنێکە ئەو چێژە و خۆشیێت کە بۆ دێ ئەکرێت لە زەتی ئەو کاتەی هەبوو بێت کە مرۆڤێک کە بێ هیوا بوو بێت مرۆڤ دەبێت هەمیشە بە هیواوە بژێ مادام بوونی هەیە لە ژیاندا دەبێت بەردەوام بێت لە ژیانکردن بۆی بتوانێت گۆڕانکاری بدا خراپترین شت لە مرۆڤ ئەوەیە هەڵەی با بڵێن چارەسەری هەڵە هەڵبژێرێت بۆ چاسەکردنی کێشەکانە لەوە خراپتر ئەوەیە کە خۆی بزیێتەوە لە هەڵەکانی بەڵکو هەڵ بدا بە جۆرێک لە جۆرەکانی ئەگەر بۆی چارەسەر نەکرا بتوانێت خۆی بگونجێنێت لەگەڵ ئەو کێشانەیە کە ئەمڕۆ هاتنۆتەکایەوە بەرامبەر بەو هەیە. بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ماوەستا محەممەد وەلی چارەسەرکاری دەرونی لەم تەوەرەیە لەگەڵ ماوەی سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت.